پشتی دەربازبوونە نێزیکی سێمەهان بە سەرگرتنا عیسا بارزانی داوی جار حکوومەت هەرێمە دنویسینەکەدا ئەو مادە ئاشکرا کرد کۆ پێ هاتکێگرتن بێی کو ئاماژە بە سەدەمێ گرتنێ بکە نویسینە حکوومەت هەرێمێ دەبەرسەوە نویسینەکە لە ژنەمافێ مرۆڤان یا پارلەمانی کوردستانێدا بوویە کو لە دەستپێکا گرتنا عیسا بارزانی ئاراستە کربوون ئاماژە بە چندێکریا و هاوڵاتی بە مادەیەکە یاسای 21 ساڵە 2023 هاتکێگرتن لە ژنەمافێ مرۆڤان یا پارلەمانی کوردستانی ژێڕاگەاند ئەو بەرسەوە حکوومەتێ باوەڕپێکردنینە و دەبە زەڵالکردنین پێتر بدە ئەو مادەیە هەمان ئەو مادەیە کە لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی بەعز دەیان ڕۆڵی ئەم میلەتێ بە هەمان مادە کە لە مادەی 156 یاسای ژمارە 111 ساڵی 1969 سزادانی عراقی بووە ئەمە شتێکی پێکەنیناویە بۆی ئێمە کولیژنەی مافی مرۆ لە پەرلەمانی کوردستان سەرلەبەری ئەو جوابەی کە ئاراستەی لیژنەی مافی مرۆڤ کراوە لە پەرلەمانتان ڕەت دەکەینەوە پێمان وایە ئەوەندەی ئەو پرسێکی سیاسیە هیچ پرسێکی یاسایی نییە. ئامادە یاسایی و عیسا بارزانی پێیاتکە تۆمەتبارکردن دەقەوێت دەبێژە هەر کەسێ بە دەستی ئەنقەست و بە هەر ئەوەیەکی دکارێکێدا دەست هەبە بە مەبەستە زیانگەهاندن لە ئاسایش و بنەجێیە و سەروەریە دامودەستگێن هەرێما کوردستانە عێراقی و ببیتە سەدەمێ کەتنە ئاڤانزەراران بێ بەندکردنە حەتەحەتەیی دهێتە سزادان. پارێزەرێکی یاساییش دەبێژە لە گۆڕ راپۆرتە هیومان رایتس وۆچ ئەو تۆمەتین عیسا بارزانی پاتیەگرتن نەک ئەو مادەیە ناوەگرە بەلکو بێ تو یاسایەکی تاوان نینە. ئەم کردەوەی ئیسا بارزانی بە هیچ شێوەیەک بۆ چوونی من وەک یاساناسێک ناچێتە چوارچێوەی هیچ تاوانێکەوە نەک تاوانێکی ئەوەندە گەورەی کە یاسای ژمارە 21 ساڵی 2023 ئیشارەتی پێکردووە کە ئاچێتە تاوانێکی گەورەیە و ئەگەر وابێ ئەم کردەوەی عیسا بارزانی بچێت ئەو یاسایە بیگرێتەوە ئەوە دەبێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هەموو ئەو کەسانەی کە ئەم ماوەی پێشوو خۆپیشاندانیان کردەوە هەموو ئەو کەسانەی کە با بڵێن نەیاری دەسەڵاتی سیاسین و ناڕەزایی بەرامبەر بە پێی ئەم یاسایە بخرێنە کونجەکانی زیندانەوە. عیسا بارزانی لە چارێ ئابایی ساڵ دەبارە بارزان هاتکێگرتن لە گۆڕاپۆرێکە بەرە یاڕێکخراوە مافی مرۆڤان هیومان رایتس وۆچ عیسا بارزانی لەسەر بەڵاوکردنا وێنەیەخوا دەگەڵ تاڵەبانی و جەلان ڕەخنەگرتن ji Partiya Demokrata Kurdistanê hatکێگرتن.